ژن خۆی لە خۆیدا هەڵگری زۆرترین بەها مەحنەویەکانی ژیانە. هەر بۆیە سیستەمە زۆردار و دەسەڵاتدارەکانیش سەرەتا لە ژن دەدەن و لە ڕێگەی لێدان لە ژنەوە کۆمەڵگا ڕوبەڕووی زۆرترین کۆیلایەتی دەکەنەوە. گرێدراو بەم ڕاستیانەوە شەهیدانی ژنانی پێشەنگ ئەگەرچی لە شوێنی جیاواز بن و لەسەر فکر و ئایدیای جیاواز بن، بەڵام هەموویان یەک ئامانجیان هەبووە، ئەویش هەڵوەشانەوەی تەواوی زیحمەتی کۆیلایەتی و داگیرکاریە و کۆنەگیریەکانە. نمونەیان وەک ڕۆزا لۆکسەمبۆرگ، ساکینە جانسس و فیدان دۆغان و لەیلا شایلەمەس، دۆلی سێپتەمبەر و پاکیزە و سێوێ و فاتمە. هەڤاڵ ساکینە جانسس یەکێکە لەو ژنە شۆڕشگێڕ و گوێرانەی کە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان یەکەمین ژنە کە لە یەکەمین هەنگاوە سەختەکانی شۆڕش و تێکۆشاندا جێگەی گرتووە. لە سەرەتای ساڵی هەفتاکان دەست بەکاری تێکۆشان دەکات، یەکەمین ژنە کە لە دامەزراندنی پارتیەکی سیاسیدا جێگەی گرتووە. ساکینە جانسس وەک دامەزرێنەری پەکەکە و ڕێخستن و پارتی ژنان و لەشکری ژنان وەک پێشەنگی بەهێزی سەدەی بیستەهەم دژی زیحمەتی ناموسپەرستی و ڕەگەزگەرایی وەستایەوە. لە ڕیزی پێشەوەی بەرخودانی زینداندا بۆتە سیمبول و وەک سیاسەتمەدار و دیپلۆماتکاری خەباتی نەتەوەی و ئینتەرناسیۆناڵی ژنان. هەڤاڵ فیدان وەک دیپلۆماتکارێکی نۆژەنی ڕادیکاڵ و خاوەن ئیرادەیەکی سەربەخۆی ژنانە ڕوبەڕووی هەموو سیاسەتە نادیموکراتەکانی سیستەمی سەرمایەداری بوویەوە. لەیلا شایلەمەس ئەو گەنجەی کە زۆر لە تەمەنی خۆی گەورەتر و تیشتر بیری دەکردەوە و وەک پێشەنگی گەنجانی خاوەن وجدان و نیشتیمانپەروەر و بە ئیرادەیەکی گەنجانە و ژنانە لە پێشەوەی هەموو تێکۆشانەکاندا بووە. ئەمانە هەموویان ڕۆژ بە ڕۆژ بوونە هیوای گەل و بوونە ئاستەنگ لە بەردەم دوژمنانی گەلەکەمان و هەموو مرۆڤایەتی. هەر بۆیە هەر سێ ژنە شۆڕشگێر لە نۆی 2013دا لە ناوەڕاستی پاریسدا بەدەستی دەوڵەتی تورکیا تیرۆرکران، بەڵام ئەم شۆڕشگێڕانە نەک بەجەستە نەمان، بەڵکو بوون بە بورکانی هەڵگیرساندنی شۆڕشی ژنان. شۆڕشی ڕۆژئاوای کوردستان و باکووری سووریا بوونە ورە و باوەڕی بۆ هەڵسان و ڕاپەڕینی گەل لە هەڵمەتی خۆبەڕێوەبردنی دیموکراتیدا لە باکووری کوردستان کە تیایدا لە هەمان مانگدا لە 5 چلەی 2016دا سێ ژنە شۆڕشگێری تر بە ناوەکانی پاکیزە نایر و سێوێ دەمیر و فاتمە هویار بەدەستی چەتەکانی دەوڵەتی تورک تیرۆرکران. سەرهەڵدان و ناڕەزاییەکانی گەلانی ئێران و عێراق و چالاکیە جەماوەریەکانی ژنان لە سەرتاسەری جیهاندا بەرهەمی تێکۆشانی ژنانی پێشەنگن. ئەگەر ڕۆزا و ساکینە و ئەحلام و پاکیزەکان نەبوونایە ئەمڕۆ بەو ڕادەیە لە کۆمەڵگاکەمان نەدەبووە ئەو هێزەی کە هەموو جیهان شانازی پێ بکات، کەواتە ئەم پێشەنگانە بە داگیرسانی مەشغەڵ شۆڕشیان دەست پێ کرد. لە باشووری کوردستان بە سەدان قوتابی قوتابخانەکەی ساکینە جانسس دروست بوون و ئەوانش بوونە مەشغەڵی هەمیشە نەخوژاوە وەک دەستینا و ڤیان و ڕوهەیب و ڤەژین و بێریتان و هیرانەکان. بەم شێوەیەش ژیانیان واتادار کردووانەی ژیانێکی بەواتایاندایە هەموو تاکەکانی کۆمەڵگە.